بەیاننامەی خەڵکی سەی سادق ئەندامانی پەرلەمانی کوردستان سەرۆکایەتی هەرێمی کوردستان ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان پارێزگاری سلێمانی و ئەندامانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی لایەنە سیاسەت کان بەتایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕایگشتی سزادانی سیاسی و ئیداری خەڵکی سەی سادق ئیدی بەسە. ئێمەی دانیشتوانی قەزای سەی سادق سەرەڕای ئەو هەموو ماڵکاولی و نەهامەتیە کەچی چەندین ساڵە خراوی نەتە ژێر مەنگەنەی سزادانێکی دوشمنکارانەی سیاسی و ئیداریەوە کە لە کاتێکدا یەکەی ئیداریەکەمان نامۆیە بە خەڵکی شارەکە و ترنجاوەتە گۆشەیەکی دوور لە ئاوەدانی و تەنها بۆ باج و سەرانە و کۆکردنەوە ماونەتەوە. ئەگینا هیچ خزمەتگوزاریەک بە خەڵکی شارەکە ناگەێنێت و سیاسەتی سزادان و بێبەشکردنی خەڵکی سەی سادق لە خزمەتگوزاری و ئاوەدانی و پێنەدانی سوتەمەنی نەوت و کارەبا جێگەی قوبوڵکردن نییە. ئارامگرتنمان تا ئێرەیە و بەس لەمە و دوار ڕێکاری دیکە دەگرینە بەر و بەرپرسیارەتی هەر دۆخێکی نەخوازرا و دەکەوێتە ئەستۆی یەکەی ئیداری ناوچەکەوە. ئەوانەیشی کە لە پشتی ئەو سیاسەتەی کە سزادانی خەڵکی سەی سادق دەکەن لە خزمەتگوزاری ئاوەدانی و لە پێنەدانی نەوت و گاز و کارەبا بێبەشمان دەکەن. ئەو تاوانە دەکەوێتە ئەستۆی ئەوانەوە و سوپاسان دەکەین. ئەنجومەنی ڕاوێژکاری بۆ کێشەکانی سەی سادق دەی 2023 یەکەی ئیداری سەی سادق خۆی بە نامۆ دەزانێت، بەدەم کێشەکانەوە نایەت، ناپرسێتەوە لەگەڵ جێگری سەرۆکی حکوومەتا کە پشتگیری لێ دەکات و هێشتێتیەوە داواکارین بەو سیاسەتەیە بچێتەوە ئەو کەسەیە بگۆڕێت. چونکە ئەو کەسە لە ئاستی بەرپرسیارەتی خزمەتکردنی ئەم شارەدا نییە، ئەم شارە زیاتر بەرەو کاولبوونە چێ.